ئاوارەکانی دووسخورماتوو لە دووری سەدان کیلۆمەتر لە خانوە سوتاوەکانیانەوە لە بناری شاخێک یادەوەری ڕۆژانێکی تاڵ تۆمار دەکەن. سەدان خێزانی کورد لە کەمپی سوورداش بە هیوای گەڕانەوەیان 3 مانگیان بەڕێ کرد، بەڵام تەنها هەندێک لە پیاوە بەتەمەنەکان گەڕاونەتەوە کۆڵانە بێدەنگەکانی شار. بەڕاستی یعنی خەڵکیش ئیسا لە دوایان 3 مانگەکە ناوێ بگەڕێتەوە، هێزێک نییە لەو شارێ، هێزێک کوردی ئەم خەڵکە بپارێزێ. یعنی تۆ زەمان بیلایەنی ئەوەی کە کەسێک هاتە دەرگاکە تا ئەدایەکی کرد بتانی بەیانی شکاتی بگەی شتێ بگەی بۆی بێتە هاناتەوە. ئەوان ڕۆینە تۆ ئەوەی زەلامی تایە نایکەنە مەقار، بەس ئەوەی زەلامی تیان نوێ ژەی کەنە مەخار. ئیتر ئەوە تا ئەوان گەڕیانەوە 3 ڕۆژەهان لەوراکە و وە تەمای ڕۆینە جارێ نیمان، ئەگە دەرمان نەکەن لەیرە جارێ تەمای ڕۆینە نیمان هەتا دووس باش نوێ. هەر بە تەنها کوردەکان ئاوارەی ئەم کەمپە نەبوون. هەندێک لە عەرەبە سوننەکانی قەزاکەش لەگەڵ کوردەکاندا لە ڕۆژی 16 ئۆکتۆبر هەڵهاتوون. ئەم ژنە نمونەی یەکێ لەوانەیە کە نایەوێت دەموچاوی دەرکەوێت بۆ ئەوەی ئەگەر دەرفەتی گەڕانەوەی پێدرا نەناسرێتەوە. هۆکاری ئەوەی ئێمە لە دووسخورماتوو ڕامان کرد ئەوە بوو کە لە هەڵبژاردنەکاندا هاریکاری کوردەکانمان ئەکرد. ئەستەمە بگەڕێینەوە دووسخورماتوو ئەگەر کوردەکان نەگەڕێنەوە. هەوڵی لایەنی کوردی بۆ گەڕانەوەیان نەگەیشتۆ بە ئاکام لە کاتێکدا سەدان دوکان و بازار و خانووی کوردەکان سووتێنراون و شوێنی ژیانیان تێدا نەماوە. ئێمە تەمە ناکەین بە زووترین کاتبیان گەڕێنەوە، بەڵام هەندێک لەو لایەنانە ماڵیان سووتێنراوە، کەسانیان تیافرێنراوە کوژراون. ئەمانش کە ئێستا دادگایەکی وەکو دادوەرێکی تایبەتمەند لە کەرکووک دانراوە بۆ ئەوەی ئەمانە بڕۆن سکاڵاکانی خۆیان لەو دادگایە تۆمار بکەن. ئەم بارە قورسە دۆخێکی دەرونی ناجێگیری بۆ دروست کردوون. هەر بۆیە لەم کەمپەدا جگە لە منداڵان هیچ کەسی تر نابینرێت پێ بکەنێت. زەڕێکی گەورە لە ڕووی دەرونیۆبەریان کەوتووە و تیشێکی ێزگار زۆریان بینی و هەیان بووە لەوەیە بووە کە بەترسی لەسەر ژیانی خۆی و مناڵەکانی بووە، لە حاڵتێکی زۆر کتوپ ڕووناکاوە ڕزگاریان بووە. ئەمەوەی کردووە کە لە ڕووی دەرونی و ئارام نەبن. وا 3 مانگ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا تێپەڕی و ئەم منداڵە هاوڕێکانی وەرزی یەکەمی خوێندنیان لەنێو ئەم کەمپەدا بەسەر برد. بەپێی قسەی دانیشتوانی کەمپەکە بێت هیچ هیوایەک نییە بۆ گەڕانەوە و ڕەنگە منداڵانە وەرزی دووەمی خوێندنیشان هەر لێرەدا بەسەر بەرن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەمپی سوورداش.